حکوومەتی فدرالی کە ئەبێ مافەکانی ئەم کۆمپانیانە پارێزراو بێ و حکوومەت یارێن پابندە بە کۆنتراکتەکانی خۆی. لێدوانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم سەبارەت بە نەبوونی کێشە لەگەڵ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە کاتێکدا جەخە لەسەر کێشەکانی نێوان کۆمپانیا نەوتیەکان و حکوومەتی فیدراڵی دەکاتەوە ئاماژەیەکی ڕوونا بۆ نەبوونی ئیرادەی ڕادەستکردنی نەوتی هەرێم بە بەغداد. بە بڕوای چاودێران ئەوەی حکوومەتی ماوە بەسەرچوو دەیکات زیاتر لەوەی کێشەیەکی تەکنیکی بێت یاریەکی سیاسی و ئابووریە کە خەڵکی هەرێم و موچەخۆران باجەکەی دەدەن. کۆمپانیا بیانەکان کە بەرهەمێنەری نەوتن لە کێڵگەکانی هەرێم گرێبەستیان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم واژۆ کردووە نەک حکوومەتی فیدراڵ. ئەم گرێبەستانە لە تاریکیدا و بە شێوەیەکی ناڕوون ئەنجام دراون و گومان دەکرێت مەرجی ناماقوڵیان تێدا بێت کە حکوومەتی فیدراڵ بە هیچ شێوەیەک قبوڵی نەکات. ئەمە وا دەکات حکوومەتی فیدراڵ ناچار نەبێت مامەلە لەگەڵ ئەو کۆمپانیانە بکات کە سامانە نیشتیمانەکەی عێراقیان بەپێی گرێبەستەکانیان تاڵان و هەرزان فرۆش کردووە. ئەم کێشانە بەمەبەست دروست کراون بۆ ئەوەی ببنە بیانوو بۆ نەگەیشتن بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ و بەردەوامبوون لەسەر نەدانی نەوتی هەرێم بە حکوومەتی ناوەند. ئەماش ڕێگا خۆش دەکات بۆ بەردەوامبوون لەسەر فرۆشتی نەوت بە تانکەر، شاردنەوەی داهاتەکەی و بەردەوامبوونی کێشەی بێموچەیی لە هەرێمی کوردستاندا. پرسی سەپاندنی مەرجی کۆمپانیایەکی بیانی بەسەر وڵاتێکی خاوەن شکۆی وەک عێراق کە بڕیا لەسەر سامانی نیشتیمانی بدات جێگەی پرسیار و تێڕامانی قوڵە. ئەمەشمانەی وایە دەسەڵاتدارانی هەرێم ئیرادەیەکیان نییە بۆ وازێنان لە فرۆشتنی نایاسایی نەوت و تاڵانکردنی سامانی هەرێم. لەوبارەیەوە محەممەد حەکیم ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان هۆشداری دەدات و دەڵێت گوێنەدان بە ئامۆژگاری و پێشنیازی دڵسۆزانە وڵاتێک بە سەرکردەکەیەوە تووشی گرفت و کێشە دەکات. ئەو داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکات گوێ بگرن، خەون لەسەر گۆڕانکاری لە بەغداد و ناوچەکە هەڵ نەچنن، خوێندنەوەی هەڵە و ناواقیعی بۆ دەوروبەر نەکەن. هەروەها محەممەد حەکیم جەخت دەکاتەوە کە خەڵک بێزار و ناڕەحەتە، پێویستە دەسەڵاتداران هەوڵەکانیان شڕ بکەنەوە بۆ چاکردنی دۆخەکە و چارەسەرکردنی کێشەی موچە تا ساڵی نوێی خوێندن بە بایکۆت دەست پێ نەکات. ئەم وتانە ئاماژەن بۆ دۆخێکی نالەباری سیاسی و ئابووری لە هەرێم کە پێویستی بە بڕیاری بوێر و ڕازگویانە هەیە بۆ چارەسەرکردنی ڕیشەیی کێشەکان. سیاسەتی ئێستای حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لەبارەی نەوتەوە زیاتر لەوەی چارەسەری کێشەکان بکات درێژە بە قەیرانەکان دەدات و دۆخی ئابووری و کۆمەڵایەتی هەرێمیش تا بێت خراپتر دەکات. لەو نێوەندەشدا تەنیا موچەخۆران باجەکەی دەدەن و دەبنە قۆچی قوربانی.